ئەو برانەمان لە سەرکردایەتی کە دڵسۆزی ئەم کوردستانن بران گۆڕان دەیەوێت لە ڕووی عسکەری لە ڕووی مادی کە گۆشەگیر کراوە ئێوە بەکاربێنێت بۆ مەبەستی خۆی من و ئەم هاوڕێیانە دڵسۆزانەوە بەبەلگا بۆتانی دەسەلمێنین لە کۆبوونەوەی ماگانەی ئەنجومەنی قەزای خەبات بەرپرسی ژووری پەیجووری ئاسۆڕەحیم لە کۆبوونەوەکە ئیشارەتی بەم دوو ئەوە کرد کە گۆڕان نیەتی ئەوەیە دەیەوێت ئەو شتە دووبەرەکیە دروست بکە لەو قەیرانە فشاری دەنگدەرانی خۆی لەسرە خۆی پێڕزگار بکە ئەگەر نا هیچ مەبەستێکی تری نییە من بۆتانی باز دەکەم کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەی ڕابردوو کە دەیانویست لێک نزیک ببنەوە سەران و دەسەڵاتدارانی ناو جوات باسییان لەوە دەکرد چۆن شتێک بکەن ئەم ڕێکەوتنەی پارتی سەر نەگرێت و ئەوە پارتی و یەکێتی سەر نەگرێت ئەوە بوو ئەم پیلانەیان دانا لە دەرەوەی جوات بەبێ ئاگاداری ئێمە خۆیان لە یەکێتی نزیک کردەوە و ئەوە بوو بۆ هۆی ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و گۆڕان بران ئەم هەوڵەی گۆڕان خزمەت بە یەکڕێزی نێوماڵی کورد ناکات و هەولێکە بۆ دروستکردنی دوو ئیدارەویەوە بۆ ئەوەیە لەسەر دەستی سەرۆکی هەرێم ڕیفراندۆم نەکرێت لە کات و ساتی خۆی بۆیە ئێمەش بڕیارمانداوە هەموو ئەو کەسانەی کە لەم گردبوونەوەیە بچینە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان پاڵپشتی سەرۆک بارزانی بین بۆ ئەم ڕیفراندۆمە و سربەخۆیی کوردستان و لە سەردەستی سەرۆک بارزانی هەمومان گەیشتینە ئەو قەناعەتە کە سەرۆک بارزانی دەیەوێت کورد بگەینێتە ئامانجی خۆی و ئێمەش هەر لەبەر ئەمەیە دەمانەوێت ببینە پاڵپشتی جەناب سەرۆک و بۆ ئەم دەستکەوتانەی کە بۆ کوردستان دەستەبەر دەکات لەگەڵ ڕێزمان سپاس.